بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على خير خلق الله محمد وعلى آله وأصحابه الكرام وتابعيهم بإحسان إلى يوم الدين. ربنا أرنا الحق حقا وارزقنا اتباعه وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. برزان وخوشويستانم لخزمت كتابنا بمختصر منهاج القاصدين زانای پایبەرز ئیمامی غەزالی دەرگاکانی بەرەوخواچوون ڕێبازی بەرەوخواچوون زۆر باب و دەرگای بۆ ئێمە کردەوە کە چۆن بەرەوخوا بڕۆین تا گەیشتنە بابی تەفەکوور و دەرگای بیرکردنەوە کە چۆن ئینسان لە دەرگای بیرکردنەوە بەرەو خودا ئەڕوا. فەصلێکی تایبەتی داناوە ئەفەرمێ فصل في أن التفكر في ذات الله ممنوع منه. بیرکردنەوە لە ذاتی خوا خودی خدا جل جلاله ئەفەرمێ ممنوع أو نابێت. پێشتر ئەفەرمێ باسمان کردووە کە پێغەمبەریان صلى الله عليه وآله وصحبه وسلم فەرموویەتی تفكروا في آلاء الله ولا تفكروا في الله. بیرکەنەوە لە ئالاء و نیعمەتەکانی خوا بیر مەکەنەوە لە ذاتی خدا. ئەم فەرمایشتە ئەگەرچی لە ڕووی سەنەدەوە ضعفێکی تایە بەڵام زانایان زۆر کردویانە بە ئیستیشهاد کە بیرکردنەوە لە ذاتی خوا جل جلاله ممنوع أو نادروستە. بۆیە ئەفەرمێ فالتفكر في ذات الله سبحانه ممنوع منه. بیرکردنەوە لە ذاتی خوا و شێواز و کەیفەتی خوا جل جلاله عقوڵی بچووکی ئێمە تحملی ئەمە ناکە. ئەفەرمێ وذلك أن العقول تتحير في ذلك. تووشی حەیران سەرگەردانی ئەبێ هەر تێناگا لە ذاتی خوا جل جلاله. بۆیە فإنه أعظم من أن تمثله العقول بالتفكر. زۆر خوا لەوە عەظیمترە کە فکری ئینسان تەسەووریکە. طبعا ئێمە لە زانستی لۆژیک و منطقە دوو بەشە هەموو لە زانستی لۆژیک و منطق بەشێکی بریتیە لە تەسەوورات بەشێکی بریتیە لە تەصدیقات. تەسەوورات واتە ئەو شتانەی کە لە زیهنی تۆیە تەواجودیانێ ئەگەر شتێک لە زیهنی تۆیە وجودی نەبێ ناتوانی بە هیچ شێوازێک تەسەووری ناکەی پێت تەسەوور ناکرێ. بە نمونە ئەگەر بە هەر کەسێک بڵێ ئەگەر بە حیاتی خۆی منارەی نەبینی بێ نەشی بیست بێ بڵێ منارە تەسەووری منارە ناکە یعنی منارە چییە لە زیهنی ئەمە هیچ خاڵیە کە تۆ بۆی نزیک ئەەکەیتەوە ئەبێ کۆمەڵە معلوماتی بیتێ کە نزیک بێ. ئەڵێ منارە لە خشت دروستەکرێ وەکو داری چنار بەرزە تۆزە تەسەووراتی وە دروست ئەەکەی. لە مەسەلەی ذاتی خوایە جل جلاله هیچ تەسەووراتی بە ئینسان بە عەقڵی ئینسانە نایە. مەسەن باسی علمی خوا ئەەکەی بە چ علمێ ئەی پێوی ئەتەوێ بە علمی خۆت بی پێوی علمی قاسری ئینسان ئەتەوێ باسی بینینی خوا بکە ئەتەوێ بە بینینی خۆت کە بینینێکی کورت و کەم نەبچوو کە بینێن نە گەورە ئەبینە نە دوور نە نزیک هیچ نابینێ. ئەسڵەن لە علمی خوایە تۆ لە هەموو علمی تۆ زەمن چواردەوری گرتووە. علمی لەمە دوا نازانی علمی لەمە پێش تۆزێک ئەزانی هەر زۆ کۆن بێ لە بیر دەچێتەوە نازانی. ئەی علمی خوا جل جلاله مطلقە زەمن تەسەووری تیان ناکرێ. ئەسڵەن علمی خوا زەمەنی دروست کردووە نەک علمی خوا بەشێ بێ لە زەمن. بۆیە تۆ نازانی چۆن تەسەووری کەی تەسەوور پێ ناکرێت. تەسەوور کە ئەگەر ئینسانێک بە حیاتی خۆی شووتی نەخواردوێ بتەوێت تعریفی شووتی بۆ بکەی چۆن تێبگەێنی شووتی چییە. هەنی وەرە بیرکەرەوە تۆ خۆت ئێستا بێنە لە پێش چاویەوە کە ئەتەوێت تعریفی شووتی بکەی بۆ کەسێک کە دەرکی پێ نەکردو قەت ناتوانانی. ئەگەر چەند ساڵێک لەمەوە پێش بە ئێمەیان بوو وتیان سیندی شتێکە ئەو سیندی چییە ئەو وەکو پرتەقاڵە تۆزێک گەورەتر بەس پرتەقاڵە هاتە زیهنێ زیاتر ئەو زەردە چۆن ئەبێ ئەخە زەرد بێ ئەی ناوەی چۆنە تەسەوران ناکرێ. بۆیە ئینسان سوبحان الله لە مەسائلی تەسەوراتە ئەبێ شتەکانی دەرک کردبێ دەی دەرکی ئینسانیش بچووکە یەک تۆز دەرکەکە لەو لا دەرک ناکە ئیتر چۆن بیر لە خوا بکاتەوە. ئەخر عقول ئێمە قاسیرە ناتوانێت دەرکی هیچ حەقیقەتێ لە حەقائقی کونهی ذاتی ئیلاهی بکە. دەی مادام بە هیچ شێوازێک نابێ بیرکاتەوە تەفەکوری لەسەر ذاتی خوا بێ. مەسەلەن وەڵا ئەبێت چاوی خوا چۆن بێ. مەسەلەن ئەگەر بیرکاتەوە مەسەلەن لەمە ئەگەر دروست بێ بڵێن خوا جل جلاله چاوی هەیە باشە بینین ئێمە تەسبیت ئەکەین بەڵام ئایا مەسەلەی خودی چاوەکە لە عەقیدەی ئیسلامیە ئایا تەسبیت ئەکرێ ئایا چاوێک تەسبیت ئەکرێ دوان چەند چاوێک ئەعیون بۆ خوا بەکار هاتووە نازانین ئێمە هیچ عەقڵمان متحەیرە
يعني کامە زۆر عقلی زۆر کولی و گەورەیە لە خۆناسی عقلی کولە ناتوانێت دەرگ ناکە ئیدراک ناکە بۆیە مەمنوع بە هەموو شێوازێ بیرکردنەوە لە خودی خوددا جل جلاله ئێمە بیر لە چی بکەینەوە بیر لە ئالا و نیعمەتەکانی خوا ئەکەینەوە بیر لە مەخلوقاتی خوا ئەکەینەوە لەوێوە دەسەڵاتی خوا تێ ئەگەین و پێ ئەگەین ئەفەرمێ ليس كمثله شيء وهو السميع البصير هیچ شتێک وێنەی خوا نییە جل جلاله ليس كمثله شيء هاوێنەی خوا کە نەبێت تۆ من هاوێنەکە نەبێت چۆن تەسەوراتە بدەمێ کە تۆ پرتەقاڵە نەناسی بێت چۆن سندی و پێ بناسێن ناتوانم چەند جارێ عەرزم کردوون ماوەسەمە لە عەبدوڵڵای حافظ هەبوو لە مزگەوتی گەورە خوای گەورە دەرەجاتی عالیکە و عەفویکە فەقێیەکی هەبوو ئەی جارێک پێ وتم وتوێتی ڕۆڵەوە سوور چۆنە ئەی من ویستومە سووری تێ بگەێنم ئەی هەرچیم کردو نەمتوانیوە ئەی مناڵ بووم ئەی ئاوا وەستام وتم سوور وەکو خوێنە وتی یعنی شلە و گەرمە و سوێرە تم نەوەڵا چکە ئەو تامی کردو بەڵام دەرکی نایبینێ ئەڵێ تۆزێکتەوە وتم وەکو شووتیە وتی یعنی شیرینە نەوەڵا شیرینی ئەی هەرچی شت بوو وتم ئەو تێی نەگەیت چکە دەرکی شتەکەی بەرامبەری نەکەوە بۆیە لە ئاەتەکە ئەفەرمێ لەیسە کەمیثلیه شەیئون هەندێک لە زانایان ئەفەرمون ئەو کافە بۆ زائیدە بۆ تەی هەندێک ئەفەرمون ناوەڵا یعنی هاوێنەی خوا نییە تا وێنەی خوا هەبێ وێنەی نییە تا تۆ لە وێنەکەەوە دەرگ بەخوا بکەی جەل جەلاله دەرگ ناکەی بە هیچ شێوازێک دەرگ ناکەی عەقڵی ئینسان کولە لە ئاستی ذاتی خوایە جەل جەلاله بۆیە غەزالی ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ ئەفەرمێ ئەی چی بکەین ئێمە تەفەکوڕ لە مەخلوقاتی خوا سیرکە دەی لە قورئانیش هەر ئەمرمان بەوەم پێکراوە أفرمي إن في خلق السماوات والأرض واختلاف الليل والنهار لآيات لأولي الألباب لخلق أسمان كانوا الزوية لهاتني شو روجا بو كيفية ترتيب جوانا أما يكم الآيات بلغية بو أكسانيك خاوني لب ودل عقلا تي أفكرنو تي أبينا قل انظروا خواجانا فرمي أمريان بيك أي بيغمري خوا صلى الله عليه وآله وصحبه وسلم با بيركنوا با تفكرن با سيركن ماذا في السماوات والأرض شي لنا وآسمان كانوا الزوية خو بس سيري الزوي ناكي أي شي لنا وياتي أي سيري آسمان كان أي شي لنا وآسمان كان بويا آياتي خوا جل جلاله لإنسان أجر سيري إنسان كم للنطفيك وسيرك أبي أم نطفية شي بي يعني أبي أم إنسان وأم روفا جورة ده إنسانك سيري نفسي خوي أكا والله سيري سرعة من العظمة ده صلاتي خوا جل جلاله همو عمر كان أفوتين چندين عمر بدوايك أفوتي لأخيرا لسطي يكي إما لإنسان نقيشتون بخوال لمليون يكي جتي ناقن نا دركي إنسان ناقن تشيه باشا قريمان دركي ظاهري إنسان ما كل زاني من چند رقو دمار لإنسان هيا زاني من چند جور بيستي و چند جور سيال هيا ونازان هما زاني أي چي بكين لمعنى إنسان هتي ناقن لمعنى إنسان طبيعتي إنسان شي لي بكين هاريا كمان جوري طبيعة من هي هاريا كي بشوازي أم رب العالمين مصورة عظيمة خلقي كردون هاريا كي بشوازي وكيفيتك شون بشي دروا من جواز اللي يكتري أناسين وبخو بشي ناوج أو هاي معنى إنساني أو هاي روحي إنساني أو هاي جوازي هي أي باشي من الدرق بوانا هرناكين وشي بكين كأصلا نايبين إنه هستي بيناكين بوي أفرمي عمر كان همو أفوتين ئێمە سەد یەک تێ نەگەیشتوین لە بینینی خوا یا لە علمی خوا یا لە ذاتی خوا یا لە خۆمان هیچ مەسەلەن تۆ وشێ مصەویری خوا ئەتەوێت لە خۆتا ڕەنگ پێ بدەیتەوە هەموو عمرێ ئەفەوتێ تۆ سەد یەک تێ نەگەیشتووی لە مەسەلەی تەسویری خوا و مصەویرەتی خوا چۆن تەسویرەکان دەکە دێ وەرە تۆ 50 ڕسم بۆ دروستکە هەموو ڕەنگ و شکڵ و شێوەکان وەکو یەک شت هموي لوتي هي بروي هي تشاوي يتدوي دوباره ابتو هر ودا دروسك دوباره دل اولي انسان وتا اخير دانيشان دوباره نبوت علمي نوي باسي او اكاد كجاران سر پنجكان امانوت وكو يقنين استا هيچ خوينگني وكو خوينه كتر بي هيچ مو يقنيه طالمو لسر زوي وكو طالمو يكتر بي لانسان كان تصور كدايشك ريزه منالي ابي هيچ منالي لمنالي يكتري ناس أم باوكو دايكا ومن على كان النوع يكتر وكيفيته يكتر بويا عزيزان أفرمي وفي أنفسكم أفلا تبصرون سيرنا كان لنا بخوتنا تشي هي لكتاب شكرا أفرمي بدرجي أما نبأس كردو إنسان بقرته وسري سودي لي ورق دي لإنسان درسو بشوبو قردون سيرك
ناوەڵا بچۆ سێری ئەو جەواهیرانەکە کە خی گەورە لە ناو زەویە لە ناو کێوەکانە دایناوە ئەنوە بەردی گران بەهای سیر لە ناو زەویەتە دەرەوە. ئەی باشە سێری مەعادینەکان کە ئەو معدەنانەی کە دەری ئەهێنن ئاڵتونە زیوە فەیڕوزەخ فەرموویەتی فەیڕوزەخیش دەرێنن. فەیڕوزەخ بەردێکە کە تەنکە و مەیلی ئاسمانی هەیە و تۆزێکیش بەلای سەوزە ئەڕوا. جاران ئەگەر مۆرغانەتان بەبیر بێ لەسەر مستیلەکان کە دائەنرا لەو جۆرە بەردە لە ئەساسەدان ئەیتە دوای ئالاتی تر دروست بوو ئەگەنا شتێکی زۆر گرانبەهان بوو لە جیهانە و هاوێنەی ئەوانە. ئەفەرمێ وكذلك النفط والكبريت والقار وغيرها وموازای نەوت دوو ڕۆژە دروست بووە. ئەڵێ ناوەڵا سەیری نەوت کە کانزای نەوت کە سەیری کبریت کە لە زەوی دەنێەوە سەیری قارکە قیرکە زەفت کە بزانە چییە لەسەر زەویە چی ئەم نیعمەتە و ئەم حکمەتەی خوا دەیسۆ ئەوە لەسەر زەویە ئەمەد بینی دەبڕۆ ناو بەحرە قوڵەکانەوە کە ئەگەر بێت و زەوی ئەفەرمێ ئەگەر بێت و هەموو بەحرەکان کۆکەیتەوە زەویش وشکانێکەش کۆکەیتەوە وەکو جەزیرەیەکی بچووک وایە لە ناوەڕاستی ئەم دەریا گەورەیە. طبعا ئەمە علمی ئەو زەمانە بیرکەنەوە لە 500ەکانی هیجری ئەم فەیلسوفە گەورە باسی ئەمە ئەکە کە ئاو زۆر ڕێژەکەی زیاترە لە وشکانی. ئەی ئێستا علم ئەڵێشی علم ئێستا پێمان ئەڵێ وشکانی سەر زەوی بریتە لە 129 هەنی ئەوی تری هەر هەمووی هەفتاوەکەی تری ئاوە ئەگەر هەموو ئاوەکان کۆکەینەوە وشکانیش کۆکەینەوە ئەوەندە ئەکە. دێ ئەمیش ئەفەرمێ ئەو بەحرانە بێنە بیان دەلەیەک وا ئەزانی زەویەکە جەزیرەیەکی بچووکە. دەی دیقەت بدە ئەفەرمێ سەیری لؤلؤکە کە لە ناو بەحرەکانەوە دەریێت سیر کە چۆن ئاو خڕی ئەکاتەوە جوانی ئەکا و کەسێک ئەچێت دەری ئەهێنێ. دەی بڕۆ لە ناو بەردەکانی ناو دەریا بشکێنە دیقەت بدە ئەو مەرجانێکەوە دەری ئەهێنرێ و پارەیەکی زۆر ئەکا. ناوەڵا سەیری عەمبەرکە لە ناو زەویە. طبعا ئێمە دوو ئاتری کۆنمان هەیە کە زۆر مەشهور عەمبەر و میسک. میسک لە ئاسک دروستەکرێ عەمبەریش لە حوت. ئەم دوان ئەفەرمە سیر کرد لە ناو ئەم دەریا قوڵەیە باش ئەم حوتە چی ئەخوا ئەوە بۆنی خۆشە ئەم عەمبەرە یا ئەم ئاسکە چی ئەخوا ئەم میسکەی ئەوە بۆنی خۆشە. دەی سیر کە ئەوەی ئەو شتێک کە بەحر بۆمان فڕێ ئەداتە دەرەوە بزان چه عەجایباتێکی تێیە. سەیری ئەو سەفینانەکە کە خوا چۆن عەقڵی داوە بە ئینسان کە بەسەر ئاوا ئەڕوا. دەی بزانە هەوا چۆن ئەیهێنێت و ئەیبا. دەی هەرچی ژیان هەیە هەموو حیوانات و نەبات و هەمووی لەسەر ئاو وەستاوە. وجعلنا من الماء كل شيء حي. والله ئەگەر ئینسان قومێ ئاوی پێویست بێ هەرچی هەیەی لەسەر زەوی ئەیبەخشێ. ئەگەر هەموو کەنزەکانی سەر زەوی یەک کەس بێ بۆ قومێ ئاو ئەیبەخشێ کە تونی بوو لە لاشەشی نەچوە دەر هەر ئەیبەخشێ بۆی لە لاشێ بچێتە دەرەوە. ئەڵێ دەی غافڵ مەبە لەمە جوان بیرکەرەوە. سەیری ئاەتی خواکە لە هەوایە بزانە چییە ئەم جسمە لەطیفە ناسکەی کە چاو نایبینێ بەڵام ئادەست بەرە دەرەوە لە کاتی ڕەشەبایە بزانە چه شدەت و قووەتێکی هەیە چۆن دەستە ڕائەوەشێنێ. هەموو لە گرتە ڤیدیۆکانە بینیمانە مرۆڤ چۆن بەرزەکاتەوە. جاری وای خانوویەکی گەورە سیارەیەک فڕێ داڵی دەنکەش خارتەیە ئەڵێ پوشێکە هەوا ئەیبە. ئەم دەسەڵاتە چییە خۆی گەورە بەخشیوێتی بە هەوا. دەی سیر کە لە ناو ئەم هەوایە چی ئەبینی لەم ئاسمانە چی ئەبینی پەڵە هەورە بۆ کۆ ئەکاتەوە. چیتر ئەبینی ئەنواع هەورە بروسکە و هەورە گرمە ئەبینی ئەنواع باران و بەفر و تەرزە ئەبینی. چەندین جار ئەبینی ئەستێرەکان ئەکشێن تۆ چاوەکان بەرزەکەیتەوە. سەواعق ئەبینی. دوو کەلیمە هەیە لە عەرەبیە سەواعق لەگەڵ بەرقە هەردووکیان ئێمە لە کوردیا پێڵێن هەورە بروسکە. بەڵام ئەو هەورە بروسکەی کە تەنها بە ئاسمانە ئەو گوزەرە و ناداتە عەرز ئەوە لە عەرەبیە پێوتێ ڕەعد ئەوە پێوتێ بەرق. تەنها بڕقەکەی تۆ ڕۆشنایەکەی ئەبینی. ئەوەی کە ئەدا لەسەر عەرز پێوتێ ساعقە. هەندێک جار غەزەبی خۆیە ساعقە هەندێک جاریش ناوەڵە ڕەحمەتی ڕەب العالەمینە بۆ سەر زەوی. ئەڵە دە سەیری تەیرەکان کە چۆن مەلەئەکەن لە ئاسمانە ئەفڕن کە ئەنەما مەلەئەکەن خوا چی پێداون چۆن مەلەئەکەن بە ئاسمانەکانە. ئادەی سێری ناو بەحرەکان کە بزانە چی ئەو هەموو شتە ئەبینی هەمووی مەلەئەکە لە ناوێ سەر و خوارەوە ئەبینی. دەی سێری ئاسمان کە و عەظەمەتی کە سێری ئەستێرەکان کە سێری خۆرکە سێری مانکە هەموو ئەو ئەستێرانە شەکل و ئەلوان و جوانیەکانیان سێرکە سێری هاتنی شەو و ڕۆژکە چاو بکەرەوە سێر کە نێوان ئێمە و
خۆر چەند دوورە کەمێک نزیکە بێتەوە هاوینمان بۆیە تۆزە دوورەکەوێتەوە زستانمان بۆیە ئەگەر زۆر دوور بووە ئەگەر زۆر نزیک بووە چیمان ئەکرد هەموو ئەمانە جێگەی تەفەکورن لەسەر زەویە ئینسانی موسڵمان بیر کاتەوە تێبفکرێ. طبعا ئێمە زانستێکمان هەیە زانستی ئەفلاک ولەمای کۆن زۆر گرنگیان پێداوە علمی ئەفلاکیان زۆر خوێندووە و دیراساتی زۆر گەورەیان کردەوە و دیراساتەکانیش هەموو نزیکە لە یەکەوە. ئێستا بنمونە مەسەلەن ئیمامی غەزالی باسی حەجمی خۆرەکە ئەڵێ 160 و زیاتر ئەوەندە بە ئەندازی زەوی ئەبێ یعنی 160 و ئەوەندە جار زەوی تکرارکەرەوە ئەکاتە چی ئەکاتە خۆر. ئەی علمی ئێستا ئەڵێ چی ئەڵێ 330 جار نەعلمەکەی ئێستا بڵێن 100% ناوەی ئەو کاتیش ئەمە نەزەریاتی علمیە لەو زەمانە ئاوا فەرمووە لێرە بەڵام هیچی حقیقەتی علمی ناکە نەظەریە علمە بیر دۆزە لەگەڵ خودی زانستە دوشتی جیاواز هەندێک جار ئەو شتە ئەدۆزرێتەوە دەیان ساڵ خەڵک ئەڵێن فڵانە شت بۆ فڵانە نەخۆشی باشە دوای دەرەکەی باش نییە ئەزراری تری هەیە لا ئەبرێ ئەوانە هەمووی لە ڕێی علمان بۆی علم ئەگەر گەیشتە ئەخیر پلە لەگەڵ قورئان و سوننا یەکەگرێتەوە لەوە چێ لە ڕێیە اختلافمان هەبێ لە بیر دۆزە اختلاف هەبێ بەڵام کە بوو بە حقیقەتی علمی و زانستی اختلافات نامێنێ. بۆیە غەزالی فەرمێ دە سەیری گەورەی خۆرک بزانە. طبعا ئەو علمە ئێستا زۆر مرۆڤ هەیە کە ئەتوانێت مەلە بکە فێر بوو بە شێوازێک لە شێوازەکان وەکو ماسی مەلایەکانی لەناو دەریا ئەڕوە خۆی ئەم ئەهلی دەریا نییە کەچی بە دەریا ئەڕوە. ئەزانە یەکەمین کەس عەباسی کوڕی فڕناس کە زۆر بیری کردەوە یعنی ئەبێ چۆن ئینسان مەلەئەکە ئاواش بفڕێ مەرجێ بە تەیارە تصور کەن ئێستا کە علم گەشتوە تەیارە هێشتا زۆری ماوە ئەبێ مرۆڤ چۆن مەلەئەکە ئاوا لە هەواشە کارکە بتوانێ بڕۆ چۆن بە چ شێوازێ بە چ کەیفیەتێک یەکەمین کەس کە بیری لەوە کردەوە کە بە وەسائل فڕین بکە بریتی بوو لە عالم و زانایەکی ئومەتی ئیسلامی کە عەباسی کوڕی فڕناس با بڵێن و زۆری تر لە زاناکان هاتوون ئەم بیردۆزیان زۆر ئیش لەسەر کردووە یان لە کتێبە قەدیمیەکانە ئەخوێنیتەوە باسی ئەوە کە مرۆڤ ئەبێت چی بکە هەتاوەکو بتوانێت بفڕێ ئایا ممکنە بفڕێ یا ممکن نییە. بۆی هەندێک لە زانایان هاتوون وەکو ئیمام ئەبوو حەنیفە باسی فڕینی مرۆڤی کردو چونکە لە زمانی ئەوە زۆر عولەما باسی وایان کردو مرۆڤ ئەبێ بفڕێ نەک بە تەیران ئەبێ بە خودی خۆی چۆن مەلەئەکە ئەڕوا بە هەمان شێواز ئەبێ فێری عیلمێک ببێ کە بفڕێ وەکو تەیرەکان مادام خۆی گەورە لەسەر زەوی ئەو تەیرانەی دروست کرد لە پێشەوە ماسیشی دروست کرد لەمەیان ناتوانێت بێ لەوەشیانە بتوانی ڕۆژێ لە ڕژە عیلم ئەیگاتی. بۆیە عولەمای کۆن زۆر بیریان لەوە کردوێتەوە دواتر ئەم مەسایلی تەیران و ئەمانە هاتە پێشەوە ئایا ممکن نییە ئینسان بە کەیفێتە لە کەیفێتەکان بفڕێ ممکنە چۆن ئەتوانێت مەلەکە و خۆشی ئەهلی ئاو نییە ئەتوانێت کە ئەهلی هەواژ نییە بفڕێ دەی وەرە بیرکەرەوە لەم هەموو تەیر و تیورە یەن بەناو یەکە یعنی تۆ کۆمەڵە مەلێک ئەبینی سوبحان الله هەر هەمویان باڵ ئەدەن هەزاران 25,000 دانە 100,000 دانە هەندێک جار 1 ملیۆن تەیر پێکەوە ئەفڕێ یەک دانیان دەعام ناکە ئەوە چی یاسایەکە لە بینیانە کەسێکیان باڵی بەر کەسێکی تر ناکەوێت بە 4 سیارە گەڕەمان هەیە ئەو هەموو ڕووداوی حادثە سیارە ڕوو ئەدا لەناو ئینسانە بە شەرتی ئەو هەموو یاسایەمان دانەوە بۆیە ڕوو نەدا هەر ڕوو ئەدا دێوەرە لەناو ئەم تەیرانە بزانە دەنگێکیان ڕوو ئەدا ئەمە چ ڕەحمەتێکە کە خوای گەورە یا چ عەزەمەتێکە ئەم خوا جەل جەلالوه عەزیمە هەیەتی کە ئەم کەون و کائیناتی دروست کردەوە بۆ تێفکرینی من ئەفەرمێ دەی توخوا وەرە سەیری ئاسمانەکان کە بچووکترین ئەستێرە سیرکە کە فەرمێ 8 ئەوەندەی زەوی بچووکترە نەزەریە ئەو زەمانەیە سەیری خۆرکە چەند گەورەترە 100 ئەوەندە جار گەورەترە نەزەریە علمی ئەو زەمانەیە ئاڵە ئینجا دەوەرە سەیری هەموو ئەستێرەکان کە و بزانە چاوی تۆ لەگەڵ ئەم بچووکێتی خۆیە چەند سەری سوڕ ئەمێنە لە شتەکانی خوا خۆ ئەگەر کەسێک غافڵ بێ بێ ئاگا بێ ئەڵێ وەڵڵاه جاری وا هەیە تۆ ئەچیتە ماڵی کەسێکی دەوڵەمەند سەیری زەخرەفەی ماڵەکە ئەەکەی جوانکاریەکانی و کابراسێ بۆ ئێرانیەتەوە ئەڵێ کاکە چووە ماڵی شا ئاوا بوو ئاوا بۆمان ئەگەڕێتەوە یان ئەڵێ وەڵا چووە ماڵەکەی سەدام لە بەغا بە ئەو شێوازەوە بۆ کەیفێتە بوو چوومە ئەهرامەکانی میسر ئاوا ئەوەم بینی زۆر سەری سوڕەمێنێ وەرە لە شتی ئینسانەکان سەرە سوڕەمێنێ لە شتی خوا جەل جەلاوە سەرە سوڕ نامێنێ ئەی عەبد ئەڵێ ئەمە وەکو کێ وایە ئەفەرمێ سوبحان الله کەسی ئەم دڵکوێر ئاو هەیە تەبەن سەری سوڕ ئەمێنێ بە شتی دنیا سەری سوڕ نامێنێ بە شتەکان ڕەب العالەمین ئەڵێ بێزەبت بێنە پێش چاوی خۆت مێرولەیەک وردە خەریکە بێ خانەیەکی جوان دروستەکە یەتە دەرەوە ئەم خانووی لەکوێ دروستکە لە پەنای خانووی مەلیکە
خانووی مەلیک ئەو هەموو مرواری و جوانەی پێوەیە ئەو خانووی مەلیک نابینێ یە لێرە بۆ خوشەکەی خۆی هاوتاکەی خۆی مێرولەیشتری بینێ و باسی ماڵەکەی خۆی بووەکە چۆن ئێمە باسی ماڵ بۆ یەکترەکە ناوانیش بە هەمان شێواز چرپەچرپ دەست پێەکە باسی ماڵەکەی خۆی بووەکە ئەم جوانیانە گەورانە نابینێ غافڵە لێی ئەڵێ واللهی ئینسانی بێدڵ ئەو هەیە بۆیە کافر سەیری نعمەتەکە ئەبینێ منعیم نابینێ ئەو هەموو گردون و کەون و کائیناتە نابینێ کەسێک نەخۆش کەوتە بوو هەر باسی دکتۆرەکە ئەکرد کە چەند دکتۆری چاک کاکە ئەیتۆ بۆ باسی طبیبی حەقیقی ناکەی بۆ باسی ئەو ڕەب العالەمینە ناکەی ئەم چاوەی چەند عومر پێ عەتا کردووی ئێستا کەمێک هاتووە کەسێک عملیاتێکی بۆ کردووی وەصف و سەنای ئەو کەسە ئەکەی بەڵام شکری ئەو ڕەب العالەمینە عەزیمە ناکەی بۆی ئەفەرمێ ئەگەر کەسێک خاوەن دڵ بێ ماڵە شەڕەکەی ئێرە نابینێ ئەو لا فەرامۆشکە گردون و کەون و کائینات و دەسەڵاتی خوا فەرامۆشکە بەڵکو بە عەکسەوە سەیری گردون ئەکا بە هەموو ماناکانەوە ئەی کاتە دەلاقەیەک بۆ بینینی خوا جەلە جەلالوه بەخوا ئینسان ئەگەر چووە سەفرەیەک چووە دەوروبەر کەسی موسڵمان ئیلا ئەبێت تەفەکورکە بیر کاتەوە تێ بفکرێ ئەبێت چاوەکانی بکاتەوە خۆ ئەگەر ئەم چاوانە نەکاتەوە هەر بە کوێری بڕوە هیچ سوودێ وەرناگرێ بەخوا ئەبێ ئەم چاوانە ئینجا چێژ وەرەگری ئاتۆ بیرکەرەوە کە ئەڵێ ئەڵڵاه ئەکبەر باسی کێ ئەەکەی چ ئەڵڵایەک ئەەکەی چ ئەکبەرێک ئەەکەی ئەوە سەرێکی گردون کە اینجا سەیری خۆت کرد بۆیە لە دینە زۆر شتمان ڕەبتی بە گردونەوەیە بۆی تێوە فکرێن ئێمە ڕەمەزانان چیەکەین ئەی لا ئەبێ سەیری گردون کە سەیری مانکی حتا عولەما فەرمون نەشو دۆزی هەر سەیری ئاسمان کە سونەتە سونەت بۆ چونکە ئەبێ چاوت زاخاو بدەی بە گردون لێوە خوا ببینی ئەی کاتی نوێژەکان کێ بە خۆر تەحدید دەکرێت ئەبێ سەیری ئاسمان کەی طبعا ئەمڕۆ یەکێک لە غەفڵەتەکان ئەوەیە وەسائلمان لە شوێنی گردوندانە هەمومان بیرەکەینەوە لەوەی کەسمان نین سەیری ئاسمانکەن کە ئەجر وەرگرین هەموو مانگەکان ئەو هەیە سیر کە سەیری یەکێک لەو عیلمانەی کە زۆر گرنگە علمی تەقویمە ئەم تەقویمەی کە ئێستا هەمانە خۆ لە خۆدا نەدراوە تەسەوورکەن ماوەسامە لە محەممەد خوای گەورە دەرەجاتی عالیکە و عەفویکە لە هەولێر 25 ساڵ سەربانی مزگەوتی کردبووە چراخانێک و خەریک بوو لە بەین تا ئێوارە بە سەربانی مزگەوتە بوو اینجا تەقویمێکی دانا بۆ هەولێر تەسەور کە بەبیرمە هەموو کاتێ ماوەسەکان یان گێڕاوە یان و ئەگەر بێتاقەت بووینە نەمانزانێ لە کوێنان بخۆین مەلا محەموود نانی حازر بوو ئەچون ئەمان و ماوەسا محەممەد وەڵا هاتوین زەوالمان پیشان بێ ئێ زەوال کاتی نیوەڕۆیە ئەڵێ پیشانەوەی زەوال ئاوایە ئاوا تا زەوال لایەوەی نوێژمانە کرد دوای نانەکەمان لا ئەخوارد چکە ڕۆژ و دووڕە 25 ساڵ خەریکی دانای جەدوەلێ بوو بیرکەنەوە لە شێخ حەسەنی گڵە زەردەکە تاقێک لە مزگەوتەکەی دروست ئەکا بۆ سەقفەکە لەو تاقەوە بەردێک دانێ لە خوارەوە چەندین ساڵ خەریکی بەس پێوانێ ئەو تەحدیدانەی کە ئەوەی کە بۆ مانگیران و خۆرگیران ئێستش وهەیە ئەو تەقویمەی کە ئەو دایانێ ئێستش وهەیە تەسەور کە ئەمە علمێک کە ئینسان ئەجری تیا وەرەگرێ بەخوا ئێمەش سەیری گردونکەین ئاسمانکەین ئەجری تیا وەرەگرێ ئەمە تەفەککورە بیرکردنەوەیە ئەبێ ئەمانە هەمووی بکەینە دەلاقە بۆ بینینی خوا جەلە جەلالوه ئەبێ خوا جەلە جەلالوه خۆی چەند عەزیم بێ ئەم وردەکاریانەی کردووە ئەبێ چەند علمی گەورە بێ و چەند خاوەنی عەزەمەت و گەورەی بێ کاتێکەوە ئەم هەموو شتە عەزیمەی کردو هەمووی جێگەی ئەوەیە کە ئێمە سەرسوڕمانی بۆ دەرببڕین خوای گیان داوات لێ ئەکەین بە ناوی جوانت بە صیفەتی بەرزە بە ئیسمی عەزەمەت ڕەحمەت و بەزەی خۆت بەسەرمانە ببارێنە یا ڕەبی خوای گیان داوات لێ ئەکەین بۆ خاتری ناوە جوانەکانت بۆ خاتی صیفەتە بەرزەکانت خوای گیان ئارامی بەسەر دڵ و دەروونمانە ببارێنە یا ڕەبی خوای گیان ڕەحمەت و میهرەبانی خۆت بەسەرمانە ببارێنە یا ڕەبی خۆی داوات لێ ئەکەن مانگیڕە لەو عەبدانەی کەوا غافڵ نین یادی تۆ ئەکەن فکری تۆ ئەکەن مێشیان ئەخەنە کار بۆ دۆزینەوەی تۆ یا ڕەب العالەمین یا ڕەبی خۆی داوات لێ ئەکەن مانگیڕە لەو عەبدانەی غافڵانە چاوەکانیان دا ئەخەن ئەم هەموو جەماڵ و کەماڵی تۆ ئەبین لەسەر زەویە یا ڕەب العالەمین خۆیە چاوی دڵمان ڕۆشن کەرەوە یا ئیلاهی چاوی دڵمان بکەرەوە یا ڕەبی خۆی داوات لێ ئەکەن بە ناوی جوانت بە صیفەتی بەرزە بە ئیسمی عەزەمەت ڕەحمەت و بەزەی و کەڕەمی خۆت بەسەرمانە ببارێنە عەفو و عافیەتی خۆت بەسەرمانە ببارێنە ئیمانمان سەلامەت کە یا ڕەب العالەمین خۆی ئەم دنیای دەرمان مەکە بە ئیمانەوە نەبێ یا ڕەبی خۆیە گوناه و هەڵەو کەم و کوڕی زۆرمان هەیە لێمان ببورە سەترمان کە عەفومان کە
بەزەی خۆت بەسەرمانە ببارێنە بەخوا پەروەردگارە ئێمە بێبڕوانین بە تۆ یا ئیلاهی واللهی تۆمان خۆش ئەوێ یا ربی خوای ئەگەر غەفڵەت زاڵ بوو بەسەرمانە عەفومان کە خوای شیفامان بۆ بنێرە شیفا بەدەستی تۆیە هەموو نەخۆشیەکان لە دەستی تۆ شیفا لە دەستی تۆ یا ئیلاهی داوای لێ ئەکەین شیفای بە ڕەحمەتمان بۆ بنێرە یا ربی خوای شیفای مادی و معنەویمان بۆ بنێرە دڵمان ئارام کە ماڵمان ئارام کە وڵات و نیشتیمانمان ئارام کە ئومەتەکەی پێغەمبەریان صلی الله عليه وآله وصحبه وسلم ئارام کە یا ربی خوایە همتمان بەرزکە بۆ خواناسی بۆ دینداری بۆ عەبدایەتی ڕاستەقینەی تۆ یا ئەکرەم الئەکرەمین یا ربی خوایە هەر مسلمانی هاوکارێکی کردو لەم مزگەوتە ئەجر و پاداشتی بۆ بنووسە یا ربی خوایە لە گوناهی هەموو ئەوانە ببوورە کە هاوکارێکیان کردو لەم مزگەوتە و ئەیکەن یا ربی خوایە داوا لێ ئەەکەین بە ڕەحمەت و بەزەی خۆت بە کەڕەمی خۆت خوایە ئەو مسلمانانەی کەوا گیرفانی و دڵیان کردوتەوە بۆ هەژاران یا ربی خوایە بە هەزاران قەت بۆیان پڕکەرەوە یا ربی خوایە خۆیان و ماڵ و مناڵیان مەحفوظ کە یا ئەکرەم الئەکرەمین خوای داوا لێ ئەەکەین بە ڕەحمەت و بەزەی خۆت لە گوناهی مردوەکانمان ببوورە خوای لە گوناهی دایک و باوکمان ببوورە یا ربی خوای لە گوناهی خێزان و مناڵ و هاوسەرمان ببوورە لە گوناهی برا و خوشکمان ببوورە لە گوناهی خۆشەویستانمان ببوورە لە گوناهی مامۆسا و قوتابیانمان ببوورە یا ربی خوای داوا لێ ئەەکەین بە ڕەحمەت و کەڕەمی خۆت بە بەزەی خۆت خوای ئارامی بەسەرمانە ببارێنە خوای ڕۆحمان ئاسوودەکە خوای ڕۆحمان ئاسوودەکە یا ئەکرەم الئەکرەمی ڕۆحمان ئاسوودەکە خوای گیان سڵاوی ئەم مەجلیسەی ئێمە بگەێنە پێغەمبەری خوا صلی الله عليه وآله وصحبه وسلم خوای یەکێک ناومان لە خزمەتیا بێنە یا ئەکرەم الئەکرەمین خوای بمانگێڕە لەو عەبدانەی کە ئەو زۆر لیان ڕازیە یا ربی خوای شەرمەزاری بەردەم دیوانی خۆتمان مەکە و عەفومان کە آمین آمین والحمد لله رب العالمين وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم تسليما كثيرا أبدا إلى يوم الدين خوای گەورە لە گوناهی منیش و ئێوەش ببوورێ و خوای لەمان قبوڵ کە